زیاتر لە 10 ساڵە هەرێمی کوردستان هەوڵەدات بەغدا پابند بکات بە ڕێککەوتنەکان و بە پێی یاسا کێشەی ئەموچە و بودجێ هەرێمی کوردستان چارەسەر بکات. دوجارم ڕۆکۆبوونەوەیەکی نەئاسایی لە حکوومەت هەرێمی کوردستان بەڕێوە چوو بۆی کە ڕاستپاردەکانی خۆی بگەێنێتە بەغدا، بەڵام وەڵامی ئەوان چی دەبێت و بۆچی یاسا نەیتوانی وەم بابەتە چارەسەر بکات لە نێوان هەردوو لاداسەر ڕای پابندیەکانی حکوومەتی هەرێم. وەڵامی ئەم بابەتانە لە میوانەکەم وەردەگرم. بەڕێز یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان. بەڕێز یادگار سپاس کە لەگەڵ کوردستان 24 بە لە ناوڕۆکی پرسیارەکەمەوە دەست پێ بکەم. یاسا بۆچی نەیتوانیوە تا ئێستا کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکات؟ گرفتەکە لەکوێدایە؟ ئێوارەی بەڕێزیشان باشتر ڕاستەکەی بەڵێ بە پێی یاسا بێ بە پێی دەستور بێت زۆر بە ڕۆنی و وازەحی هێری کردووە، دەستنیشانی کردووە کە سەلاحیەت و دەسەڵات و پشکی هەرکێکێک لەم دووکیانە لە دەوڵەتێکە لە نظامێکی بڵین فیدراڵیا چییە. بەڵام ئێمە هەمومان نەزانی و من چەند جارێکیش لە زۆربەی چاپێکەوتنەکانمە ئاماژەم پێداوە کە مەسەلەکە ڕاستەکەی بڵین دەستور نییە، چونکەمەوە دەستور هەیە و چەند مادەیەکی تێدا هەیە زۆر بەڕۆنی باس لە هەموو دەسەڵاتەکانەکە، باس لە پشکەکە، باس لە هەموو بڵین مافەکانەکە. بەڵام ئێمە خۆمان نەزانین کە تقریبا زیاتر لە 50 مادەی دەستوریە کە حکوومەتی فیدراڵ ئامادە نیە ڕاستەکەی ئەسڵەن هەر جێبەجێشی بکە بچێتەوە سەری. مانای ئەوەیە کە ئەم نظامەکە پێڵێن ئەمە نظامیە سیستەمێکی بڵێن فیدراڵی ڕاستەکەی بەس لە ڕووکەژە لە ناو دەستورە ئاماژەی پێیراوە و مردووە بە فعلی بڵێن ئەم دەوڵەتە هین ناکات چۆنڵی ممارەسەی ئەو سیستێمە کە سیستەمێکی فیدراڵیە نایکە. خۆی بۆ خۆی ڕاستەکەی مەسلەی پێدانی موچە لەلایەن وەزارەتی مالی و ڕەوانەکردنی بۆ کیانێکی دەستوری وەکو هەرێم ئەمە هەر خۆی بۆ خۆی نادەستوریە نەدەبوو ڕاستەکەی بەو شێوەیە بواە دەبواە ساڵانە کە لە پەرلەمانە یاسای بڵێن بودجێت هینەکرێت تەزدیقەکرێت دەنگی لە سەری لە پشکەکان دیاری ئەکرێت بەتر بە پێی سەرژمێری بێ بە پێی هەر بڵێن ئالیەتێک بێ دەبواە ساڵانە لە کاتی خۆیان ئەم بودجەیە وەکو پێش 2014 ڕاستەکەی پشکی هەرێم بنێرابایە بۆ هەرێم لێوانێ لە بەروێکە هەرێم هەرسێ دەسەڵاتەکەی خۆی قوارەیەکی بڵین دەستوریە ئەو لەوێەوە هەستا باە بڵین بە خەرجکردنی ئەو پشکەکە پشکی هەرێمە. بەڵام بەداخەوانێ ئێمە هەروکوتم سیستەمی فیدراڵی بەلا ڕێابراوە، بەڵام پەرەلێل لەگەڵ ئەمەشدا ئێمە دەبێت ئاماژە بەوە بن کە زۆر گرنگە ئەم پشتکردنەوەیە یا ئەم خۆ دوورخستنەوەیە و خۆدزیینەوەیە لە مامەڵەکردن لە نظامێکی بڵین فیدراڵیە تەنها ئێمە بە خەتاکەی نەخێنە ئەستۆی بەغدا بەڵکو لە ناو خۆشدا ئێمە ڕاستیەکەی ئەو کەلێنەمان هەیە کە دەرگاکە فراوانتر بێ بۆ دەستیاردانی حکوومەتی ناوە. شایستە داراییەکان یاریمی کوردستان لە نێوان یاسا و سیاسەتدا چی لێ دێت؟ ڕاستەکەی من زۆر کەم جار لەسەر بەتایبەتی لەسەر بودجە و موچە لە میدیاکانە من باسی لەسەر ئەەکەم لەبەردووە یەک من بڕوام بەوە نییە کە ڕاستیەکەی ئەم سیستەمێکی ئێستا هەیە ئەم دەسەڵاتێکی ئێستا لە بەخایە هەیە نیەتی ئەوەی هەبێ کە لە چوارچێوەی ئەو سیستەمە فیدراڵیە ڕاستیەکەی کار بکە بۆیە دەستوری بڵێنەوە لا خستووە. دووهەمینیشی کاتێک کە ڕێکەوتن ئەکرێ ڕێکەوتنی سیاسیەکرێ ئێمە هەمومان دەبینین کە ڕۆژ نییە وەفتی هەرێم نێتە بەغدا بۆ ڕێکەوتن لەسەر ئەو پرسانەی کە هەیە لە نێوان بەغدا و هەرێمە بەتایبەتی پرسی بودجە و موچە. بەڵام ئەمان دەرگایەکی پشتەوەیان هەیە ڕاستەکەی لەسەر مێزی مفاوەزە من دڵنیام لەوانێ هەموو وعد و عودێکیش بن، بەڵام کاتێک ئەم دەرگا پشتەوەیە کە بەکاری ئەهێنن ئەو دەرگا پشتەوەیش ڕاستەکەی ئەوەیە پەرلەمانە دوانی وەکو یوسف کیلابی و ئەمانەت لێپەیە ئەبێ کە بە هەموو هێزیانەوانێ ڕاستیەکەی بە هاوکاری هەنێک نوێنەر لە فراکسیۆنە بەناو کوردستانیەکان ئەمانە کارێکی وا ئەکەن کە لە ناو پەرلەمانە ئەو شتەی کە پێیوەستە بە پرسە نەتەوە نیشتیمانیەکانەوانە ڕاستەکەی ئێمە نەتوانین مسۆگەری باشە بەڕێزیادگار ئەم دەرگا پشتەوەی کە باسی لێوە دەکەی 3 ساڵە بێت تەنیا بەرەو پەرلەمان دەکرێتەوە یا لە پشت پردەوە بابەتی دیکە هەیە کە ڕێگرە لە جێبەجێکردنی پابەندیەکان پابەندبوون بە دەستور جێبەجێکردنی یاسا بەرامبەر بە هەرێمی کوردستان؟
خۆی ڕاستەکەی ئێمە دەتوانین بڵێن زۆر ڕێژکاوانە ئەجەندایەکەیە ئەم ئەجەندایە ڕاستەکەی ئەوە بە تۆ ڕەوان نابینێ کە تۆ پێش 2003 ڕاستیەکەی دەسەڵاتێکی یاکیانێکی دەفاکتۆ بووی ئەو فیدراالی کە لێرە هەیە تۆ ناتوانانی لە 100% بەراوردی بکەی بنمونە بڵێن بە وڵاتێکی تر چونکم 25 دەوڵەتی تر هەیە کە بڵێن نظامی فیدراالیان هەیە بێجۆ بێدان بڵێن بەو خاصێت و سیفات و یا مەکانەت و پێگە یا کۆنتێکستە تایبەتی بڵێنە هەرێم ئەمان هیچ کاتێک گوێی پێ نادەن بەڵکو نیەتێک و ئەجەندایەکەیە کە حەزی بە گەڕانەوەی بڵێن ناوەند گەراییە سنترالیزمێک کە تەنها و تەنها ئەوان لە بەخاوە وەکو هەموو پارێزگاکانی تر مامەڵە لەگەڵ هەرێما بکەن بە شەرتێک هەرۆکو ئاماژەم پێ ئێمە هەرێم پێش 2023 ئێمە دەساڵاتێک بووین ئێمە دفاکتۆیەک بووین بڵین لە ئینەکە لە ناوچەکەیە ئەم ئەجەندا سیاسیە ڕاستیەکەی خۆی هەیە و هەروەها هەنێ مەسلحەتی لایەنی هێزە سیاسیە کوردیەکانیش بڵێن چ لەسەر ئاستی حیزب کە احتیمال هەیە لە سەنگەرێکا بن بڵێن لە میحوەرێکا بن و هەنێ حیزبۆکە شەیە لێرە و لەوێ ئەوانە چێل بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان و دووش بۆ بەرژەوەندی کەسی خۆیان کە ئەمانە کۆمەڵێکن کۆمەڵی دەموچاون ئێمە ناسینەوانێ چەندین ساڵەوەتی کە پەرلەمانەیە ئەمانە ئەندام پەرلەمان و بە ناوی نوێنەرایەتی کوردەوە ڕاستیەکەی چەندین خول هەڵبژاردنەوەی خۆیان مسۆگەر کردووە لەو ڕێگەیەوانێک کە هەنگێ دەنگیان کۆ کردوتەوانێ و مەقادی بڵێن پەرلەمانی پێهینەکەن مسۆگەرەکەن بۆیە ئەو نیەتە سیاسی و ئەو ئەجەندا سیاسیکەیە من هەرگیز بڕوام نییە کە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە ئەم سیستەمە سیاسی کە ئێستاکانێ لە عێراقا ڕاستەکەی حکوم ئەکات بگاتە ئاستێکی بڵێنە منطق هەڵگەڕێتەوە سەر دەستور بە ئاستێک مامەڵە بکە کە تۆ لەگەڵ کیانێکی دەستوریە کە تۆ لە نظامێکی فیدراالی ڕاستەکەی لەگەڵ ئەم ئەقلیەتی کە جەنابەت باسی لێوە دەکەی بۆ هەرێمی کوردستان بێت چۆن بێت هەرێمی کوردستان چه بژاردەیەکی لە بەردەمدایە ئەمڕۆ کۆبوونەوەیکی نەئاسایی کرا کۆمەڵێک بڕیار خرانە ڕوو کە وەکو ڕاستپاردە وەکو داواکاری ئاراستەی بەغداکران پێت وایە ئەمە بتوانێت ئەنجامی هەبێت ئەگەر نە حکوومەتی هەرێم چه بژاردەیەکی دیکە دەتوانێت بەرامبەر بم پێشێلکاریانە پەیڕۆ بکات بۆ وەڵامی پرسیارەکەش ڕاستیەکەی من دووبارە حەزەکەم زۆر ڕێژکاوانە وەڵامی بەڕێستان بدەمەوە ڕاستەکەی ئەگەر ئەم هێزە سیاسیانی کە ئێستا هەن بە تایبەتی و هێزە سیاسانی کە گردبوونەتەوانێت لە سنووری سلێمانی ئەمانە بە ناوی خەمخۆری قوتی خەڵکەوە ڕاستەکەی کاتێکەیەتە سەر ئەمری واقع کاتێکەیەتە سەر ئەوەی کە هەڵوەستێکی ڕاستەقینەی بڵین خەمخۆرانت هەبێت بۆ چارەنووس و بۆ قوتی هاوڵاتیانی هەرێم ڕاستەکەی خۆیان هینەکەن ئەدسنەوانێ بۆیە ئەو کارتی کە دەبوو لە دەستی کووردا بواە من دووبارە ڕاشکاوانە ئێڵم ئێمە ئێستا حالیان هیچ کارتێکی فشارمان ڕاستەکەی بەدەستەوە نییە ئەگەر بێت و یەکریزی لە نێو ماڵی کوردان نەبێت ئەگەر بێت و هەموو هێزە سیاسیەکانی بڵێن کوردستان بڕیاری ئەوە نەدەن کە کشانەوەی بکەن لە پرۆسەی سیاسیە بە یەک حیزب و بە دوو حیزب ئەو وەزن و ئەو سیقلەمان ڕاستیەکەی نابێت کە وا بکەین حکوومەتی فیدراالی ئیتیحادی بهێنینە سەرخەت بەو شێوەیە مامەڵە بکە بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەک بە پێی دەستور و یاسا و ئەو هینانی کە هەیە بڵێن ئەو خاصێت و سیفاتانەی کە لە سیستەمێکی بڵێن فیدراالیا هەیە خۆ ئەگەر ئێمە وەکو کورد هەموو ئەو فراکسیۆنە کوردیانی کە ئێستا نوێنەریان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەسەر پشکی کورد ڕاستیەکەی بەڵام ئێمە هەڵوێستێکی کوردانیان لێ نابینین هەڵوێستێکیان لێ نابینین کە ئیسپاتی ئەوە بکەن بەڵێ ئەم چەند ساڵە کە هات و ڕۆشتەوە هەریەکەیان هەردەقەیەک لە کەناڵێکی میدیایی هینەکە ڕەخنە و بەرگری لە سیاسەتی نادروست و دەستوری عێراق دەگرێت دەبواە ئێمە بە یەک دەنگ و بە یەک دەم بمان وتبایە هەتا ئێرە و چیدر ئێمە لەوە زیاتر قبولی ناکەین و بڕیارمان باە بە کۆدەنگی کشانەوەمان لە پرۆسی سیاسی عێراق ئیعلان کردبایە. بەڵێ
بەڕێز یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.